کێشەی سێهەم بریتە لە توشبوونی فطریات بە تایبەتی ئەوەی کە پێی ئەوترێت کەڕووی پێست بە تایبەتی لە کەڕووی بینی پەنجەکانی قاچ و لە بینی ڕانەکان. لە دوای توشبوون بە کۆڤید-19 ئەوەی کە وتمان توشبوون بە ڤایرۆسی کۆڤید، ئەم ئیلتیهابە ئەم نوع فطریاتە لە ناو خەڵکە زۆر بڵاوە، بەڵام لەگەڵ ئەوە ساڵانە ئەو حاجە بەڕێزانە زۆرتر تووشیانە بێ بە تایبەتی بینی پەنجەی قاچەکانیان لە نەتیجەی بەکارهێنانی گۆرەوی بۆ فترەیەکی زۆر کە عارەقە کاتەوە قاچەکانیان و بەکارهێنانی پێڵاوی کەسانی تر دوولەڕوتانیان زیاتر نەئەل دوو لە ڕووی بینەران و بیسەران و جگە لەوەش فطریاتی بندڕانەکان لە کاتی بەکارهێنانی جلوبەرگی کەسانی تر طبعاً جلوبەرگ بەکار نایەندێ بەس لەوانەیە خاولی یا سەرجێگا و ئەم شتانە بۆ ڕێگەگرتن لە توشبوون بەم جۆرە کەڕووی پێستە باشتر وایە کە جلوبەرگێکی فراوان لەبەر بکرێت، باشتر وایە کە نەهێڵی ئەو شوێنانە عارق زۆر بکاتەوە بە زوو خۆفێنکردنەوە خۆشتن، بەکارهێنانی ئەو کرێمی مناڵان لە بینی پەنجەکان بۆ ئەوەی کە نێڵێ لێخشاندن و عرقکردنەوە ببێتە هۆی دروستبوونی ئەم فطریاتە و دواتریش ئەوانەی کە وەکووتمان نەخۆشی شەکرەیان هەیە زۆرتر تووشە بن. هەندێک پاودەر هەیە، ئەم پاودەرانە لە کاتێک کە پێستەکە هێشتا توش نەبووە توانرێ بەکاربێنرێت لە بینی پەنجەکانە بۆ ڕێگری بە توشبوون بەم جۆرە فطریاتە. سمارت وەرچەرخانە.